لەبێت بەڕێزان بایکۆتی کارمەندانی تەندروستی و مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەستی پێکردەوە دژی سیستەمی پاشەکەوت. ئەو توێژانە ئاماژە بۆ دەکەن تاوەکو موچەی تاویان پێنەدرێت لە بایکۆتکردن بەردەوام دەبن. بە میواندەرێک لە بەڕێزان ئاکۆ جەمال ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی هەروە عومەر ئەحمەدی لێپسراوی ڕێڵەی تەندروستی سلێمانی و مستەفا باپیر بەرپرسی لقی سلێمانی ئەنجومەنی مامۆستایانی پێشەک تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە دژی ڕێککەوتنی سیاسی لەسەر موچە و بێبەڵێنی هەردوو حکوومەتی هەرێم و بەغداد بە هەزاران مامۆستا و کارمەندی تەندروستی لە پارێزگای سلێمانی خۆپشاندانی بەرفراوانیان ئەنجامدا. مامۆستایان دەڵێن بەردەوام دەبن لە بایکۆتی وەڵەکانی خوێندن و ئامادەکاریش دەکەن بۆ ئەنجامدانی خۆپشاندانێکی بەرفراوان لە هەفتەی داهاتوودا. بەڕاستی ئەم جارە ئامارەیەک بوو لە مامۆستایان و ساحە و سەرجەم فەرمانبەرانیان کرد. ئێمە بە هیچ ژۆرێک بەم زوڵمە ڕازینی و قبوڵی ناکەین. کیت بەتاکید زۆر بێ هیوایان لێ ئەمانە هیچ شتێک نەماوە بە ڕووخاند لە دوایان ئەبێ بڕوخ. مامۆستایان و کارمەندانی تەندروستی ڕای دەگەێنن جارێکی دیکە دەسەڵاتی سیاسی کوردستان قوت و بژێوی ژیانی موچەخۆرانی کردە قوربانی مانەوەی خۆی. لە ئێرەوە من دەڵێم ئیدارەی وڵات سیاست بە خەڵکی درۆزن ساختەچی دووڕوو ناکرێ. پێویستە خەڵکە ڕۆشنبیرەکان خەڵکە ئازاکان خەڵکە مەردەکان بێن بۆ وەرگرتنی ئیدارەی وڵات. وەجارێکی تر ئەو ڕاستیە دەرکەوت کە حکوومەتی هەرێم زۆر بێباکە بەرامبەر بە ژیان و گوزەرانی فەرمانبەران بەگشتی و پزیشکان و کارمەندانی کەرتی تەندروستی بە تایبەتی. بۆیە ئێمە وەکو پزیشکانی سنووری پارێزگای سلێمانی لە ڕێگەی ئەم یاداشنامەیەوە هەموو لایەک ئاگادار دەکەینەوە لەم ڕۆوە ڕۆژی 23 2010ەوە بایکۆتی گشتی ڕادەگەێنین و خزمەتگوزاری تەندروستی لەسەر جەمناوەندە تەندروستیەکاندا ڕادەگرین بە شوێنە ئیمرجنسی و کتوپڕەکانیشەوە و تا جێبەجێکردنی داواکاریەکەمان کە بریتیە لە دابشکردنی موچەی تەواوەتی وەزارەتی تەندروستی بەبێ پاشەکەوت و هەموو مانگە لە کاتی خۆیدا بەردەوام دەبین لە بایکۆت و مانگرتن. ئەندامێکی پەرلەمانیش ڕای دەگەێنێت حکوومەتی هەرێم لەگەڵ هاوڵاتیاندا ڕازگۆنیە دەنا دەتوانێت بە داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت موچەی فەرمانبەران بدات. هەروەها وتیشی لەگەڵ حەیدەر عەبادی لە گفتوگۆدان پێدەچێت عەبادی لەو بڕیارەی پاشگەز بێتەوە. لەگەڵ مەکتەبی عەبادی قسە کراوە پەیامی ڕسمی نێرداوە بۆ عەبادی ئەوان وتیانە ئێمە هیچ ڕەبتمان بەوە نییە ئێمە نەمانوتووە بە پاشەکەوت موچەکە دابشکەن ئێمە وتمانە خۆتان داهاتی نەوتانەیە خۆتان داهاتی ناو خۆتان هەیە لەگەڵ ئەمدا پارێکە لە بەغداوە هاتووە ئەتوانێ مانگانە بە سیستەمی موچەی عێراقی موچەی فەرمانبەرانی پێدا بینکەی ئەوەی کە ئەم پارە نادا حکومەتەکەی پارتی وێچەتی. خۆپشاندان و بایکۆتی مامۆستایان لە کاتێکدایە وەرزی دووەمی خوێندن خەریکە کۆتایی دێت. با بڕوای مامۆستایانیش لە ئێستادا پرۆسەی خوێندن بە یەکجاری دووچاری شکست و فەوتانێکی حتمی بووەتەوە. لە بەرامبەریشدا وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی بە ئاڕاستەی ڕزگارکردنی پەروەردە لەم دۆخە خراپەدا نەناوە. ئێستاشی لەگەڵدا بێت مامۆستایان سوورن لەسەر بەدەزێنانی مافەکانیان و بڕیاری کۆتاییان داوە و دەڵێن لە بایکۆت بەردەوام دەبن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. مامۆستا سەرەتا لە بەڕێستان دەست پێ بکەین بۆچیە وەکو مامۆستایان دووبارە دەستان بە بایکۆت کردەوە؟ سەرەتا سڵاو لێ و سڵاو لە بینەرانی بەڕێزی پەیام و سوپاس و دەستخۆشیشمان بۆ پەیام کە بەردەوام لە خەمی قەزیەی مامۆستایان و فەرمانبەرانە بۆ بە درێژایی ئەم ماوەی ڕابردوو. لە ڕاستیە ئێمە دوای ئەنجامدانی 55 خۆپشاندان و لە ماوەی 3 ساڵی ڕابردووە وەکو ناڕزایی دەربڕین کە بە بەردەوامی دەرگا نەما لێنین لەم وڵاتەیە بەرپرس نەما ڕووی تێ نەکەین و شوێنی ڕسمی و فەرمی نەما سەردانی نەکەین بۆی دۆخی خراپی پەروەردە و مامۆستایانی تێبگەێنین. بەڵام بەداخەوە ئەتا ئەم ساتە کە لەگەڵ بەڕێستانە قساکەین هیچ لایەنێک بە جدی ناتە سەرخەوت لە خەمی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی مامۆستایان نابێ. هەر بۆیە لە دوای ئەوەی کە لە سێ مانگی ڕابردووە مامۆستایان و فەرمانبەران سەرقاڵی ئەوە کران کە
موچەی تەواوەتی لەلایەن حکوومەتی عێراقەوە دابی نەکرێ و داوای کۆمەڵێک پێداویستیان لێکرا کە ئامادەی بکەن تا بۆ ئەوەی موچەکە بە تەواوەتی بگاتە دەستیان بەڵام بەداخەوە لە شەوی هەژدەی مانگە مامۆسایان و فەرمانبەران بە تایبەتی ئەو دوو کەرتە مامۆسایان و تەندروستکاران دۆشی شۆکێکی گەورە بوون کە بیستمان لە ڕاگەیاندنەکانەوە کە وەزارەتی دارایی ئەو بڕەپارەیی کە بەدەستی گەیشتووە بە شێوەی پاشەکەوت دابەشیەکەوە موچەی تەواوەتی نادرێ بە مامۆستایان کە مەیەکێک بوو لەو خیانەتە گەورانە کە دەسەڵاتی کوردی وەکو چۆن لە 26 ساڵی ڕابردووە بەڵێ لەبەرەوەی ئێمە ئەوەی کە ئاگدار بووین ئەوەی کە تاکیدمان لێکرد تا ڕۆژی هەتا ئێوارەی هەژدەی مانگ چەند مامۆسایەکی بەڕێزی ئێمە لە ئەنجومەنی مامۆسای ناڕازی پەیوەندیان کردبوو بە وتەبێژی نووسینگەی حکوومەتی عێراقەوە حکوومەتی حەیدەر عەبادی لەگەڵ سعد حەدیسی قسەیان کردبوو دڵنیای کردبوونەوە کە ئەو موچەی تەواوە گاتە دەستی مامۆسایان و تەندروستکاران لە هەرێمی کوردستان و بە پاشەکەوتەوە نییە بەڵام بەداخەوە ئەوەی بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتر یەکێتی و پارتی وەک پیشەی هەمیشەییان دیسان خیانەتێکی گەورەیان لە یعنی ئەوەی ئێستاوی کراوە لە ڕێکەوتن لەگەڵ بەغداد حکوومەتی هەرێم کردوێتی بۆ موچە خیانەتە لە مامۆستایان وەکو ئێوە کۆنجومەنی مامۆستای ناڕازی بە خیانەتی دەبین بەڵێ خیانەتێکی گەورە بوو کرا لە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چونکە ئێمەوەی بیستمان کە لە دوای وردبینیکردنی لیستی ناوی مامۆستایان و فەرمانبەران تەندروستکاران تەواوی فەرمانبەرانی تر وردبینی بۆ ناوەکانیان نەکرێت چونکە بە خۆمانە زانین بە تایبەتی یەکێتی و پارتی ئەو لیستانەی کە هەیەیانەوە پڕە لە کەم و کوڕی و پڕە لە خەڵکانی ناشایستە بۆیە حکوومەتی عێراق وردبینی بۆ ئامانجە کرد کە دوای ئەوەی چەند جارێک لە سێشەمانی زۆربەی هەفتەیە حەیدەر عەبادی خودی خۆی تاکیدی لەوە کردەوە کە ئێمە ئەمانەوە موچە بگاتە دەست موچە خۆرانی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان نە خەڵکانێک ئێستا بایکۆتەیەوە دەستی پێکرد دژی ئەو ڕێکەوتنەیە کە کراو لەسەر موچە کە بە سیستەمی پاشەکەوت دابش بکرێت دەستی پێکرێتەوە لە ڕاستیە ئەمەی ئەمڕۆ خۆپشاندانێکی گەورەی مامۆسایان و فەرمانبەران و تەندروستکاران بوو لە زۆربەی شار و شارۆچکەکان بۆ دژایەتیکردنی ئەو خیانەتەوە ئەو فێڵکردنە لە مامۆسایان و فەرمانبەران بەڵام بایکۆت بەڕاستی لە زۆربەی دەڤەرەکان لە زۆربەی ناوچەکان هەر بەردەوامە بەداخەوە لە وەرزی دووەمەوە زۆربەی ناوەندەکانی خوێندن داخراون چونکە مامۆسایان توانای چوونەوە بۆ هۆڵەکانی خوێندنیان نەبووە. مامۆستا کاومەرجەنابشت بەخێر بێ وەکو کارمەندانی تەندروستی ئێوەش بایکۆتان دەست پێ کردووە بایکۆتەکە کوێی گرتوتەوە بە شێوەیەکی گشتی سەرتاسەریە بڵێن لە هەردوو سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بڵێ سپاس بۆم دەرفەتە بەخێر بێن سپاس سەرەتا سڵاوێکی خەمناکانەی جەژنی نەورۆز ئەەکەم لە سەرجەم کوردستانیانی هەموو جیهان و هەموو کارمەندانی تەندروستی ئەوانەی لە ناو ناوەندە تەندروستەکانە کارەکەن بەداخەوە کە ئەم ساڵی ژۆک و 30 ساڵ لەمەوبەر جەژنی نەورۆزمان بە کارەساتێک کردەوە کە ئەم جارەیان کارەساتی داگیرکردنی عەفرین بوو کە پێشتر لە داگیرکردنی هەڵەبجە 30 ساڵ لەمەوبەر و ئێستش داگیرکردنی شاری عەفرین. بەڵێ کارمەندانی تەندروستی ئەمڕۆ بە گوڕوتینێکی زۆرەوە دەستیان بە مانگرتن کرد مانگرتنی سەرتاسەری لە هەموو دام و دەستگا تەندروستیەکانە بۆ ئەوەی کە پەیامێکی توندێ بۆ دەسەڵات بۆ ئەو بەداخەوە کە ئەو دەسەڵاتەکە باکی بە هیچ بەهایەکی مرۆیی نییە لەبەرەوەی ئێمە ئەم چەند ساڵی ڕابردوو لەگەڵ مانگرتن و لەگەڵ خۆپیشاندانەکانیشمانە نەمانێشتوە شوێنە هەستیارەکان هیچ کەلێنێکی تێبکەوێت لەبەرەوەی پیشەکەی ئێمە جیاوازە لەگەڵ پیشەکانی ترا چکە پەیوەندی ڕاستەوە خۆی بە ژیانی مرۆڤەوە هەیە بەڵام ئەم جارەیان زۆر بەڕاستی یعنی هەموو کارمەندانی تەندروستی هەموو پزیشکان هەموو ئەو کارمەندانی کە لەناو دەستگا تەندروستیەکانە کارەکەن زۆر خبرێکی ناخۆشیان پێدرا کە بە شێوەیە کە 4 مانگەوە خەڵک هێنووە بن بەو شێوەیە کە وەرە ناوت بێنە و ناوی دایکت و معلومات و هەموو معلومات و وەسایقەکانت کۆپی بکەوبی بۆ فەرمانگەکان و فەرمانگەکان بە تایبەتی بەشی ژمێریاری و بەشی وردبینی کە بە ڕۆژانی هەینیش دەوامیان کردو کە ئەم هەموو زانیاریانە کۆبکەنەوە
لە کۆتایی لە ئاخر دقەی ئەوەی کە بەیانی موچە بدرێ بەم شێوەیە بوو ئێمە زۆر بەڕاستی خبرێکی ناخۆش بوو هەموو کەس هیوای بایکۆتەکە تەنیا کارمەندانی تەندروستی یاخود پزیشکانیش بەڵێەوە هاوڕان سەرتاسەریشە لە سنووری ئەم دوو پارێزگای بەڵێ مانگرتن سەرتاسەری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەیە و ناوچەی کۆیە و ئەو ناوش پێوەگرتووەوە هەروەها لە هەولێریش هەمان ناڕەزایەتی هەیە بایکۆت هەبووە لەوێ واگەدار بن پێ بزانم بە ناڕەزایەتیان دەربڕیوە تا ئێستا بە شێوێکی وان نەبووە بەڵام ئەم ناومێدیەی کە لێرە هەیە بێگومان کە لە سنووری پارێزگای دهۆک و هەولێریشەیە بەڵام ئێستا مانگرتنەکە بەتونی لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجایە ئێمە بۆ ئەم مانگرتنە بۆردێکمان تەشکیل کردووە کە سەرەتا لەسەر ئەوە ڕێکەوتین کە مانگرتن ببێ لە سەررجەمدام و دەستگا تەندروستەکان و ئەمڕۆژ بە پێداگری لەگەڵ نوێنەرایەتی پزیشکانیشا دووبارە تەکید کرایەوە لەوەی کە لە هەموو شوێنەکانە مانگرتن بەڵێ لە شوێنە سیارەکانیشی گرتوتەوە کە چارەسەری حاڵەتی کت و پڕ بەڵێ شوێنە سەرەکانیشی گرتوتەوە سوپاس دەکەم مامۆستا جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە ئێوە کۆنجومەنی مامۆسانی پێشنگ ڕاتان چیە سەبارەت بەو ڕێکەوتنێکی کراوە کە لەگە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا کە موچەی مامۆستایان بەم شێوەیە بە شێوەی پاشەکەوت بدرێ بە مامۆسایان سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و ستایش لەسەر جانی پاکی پێغەمبەری پێشەوە عەلەیهی السەڵات وەسەلام ئەو پێغەمبەرەی کە دەفەرمێ ئینەما بوعثت لئوتەممە مەکارم الأخلاق من بوێنێراوم کە ڕەوشتە بەرز و جوانەکان تەواو بکەم سوپاسان دەکەین بۆم دەرفەتە بەخراتنێن برا بەڕێزانە دەکەین لە ڕاستیدا ئێمە تەمەنامان دەکرد کە مامۆستایان ئەو وعد و وعدەی کە پێیان درابوو کە موچەی تەواو وەربگرن ڕاست دەرچووبە و مامۆستایان دڵخۆش کرابان و بەرنامەکەش ئاراستەیەکی وەرگرتە بە جەنابەت ئەو پرسیارەت لێمە کردبە ئایا کە مامۆستایان موچەی تەواویان وەرگرتووە چ کاریگەریەکی هەیە لەسەر پرۆسەی خوێندن و گەڕانەوەی مامۆستایان بۆ هەوڵەکانی خوێندن بەڵام بەداخەوە وا دەرنەچوو باکە بە پێچوانی خواستی ئارزوی مامۆستایانەوە هەڵی کرد هەروەکو پەندەکە دەڵێت تەجری الرياح بما لا تشتهي السفن با بە شێوەیە کەڵ دەکات کە کشتیوانەکە بەدڵی نییە بەڵێ ئێمە پرسیارەکەت بزەبت جوێنی مامۆسانی پێشک ینی ڕاتان چیە سەبارەت بە و دووبارە سەپاندنەوەی سیستەمی پاشەکەوت و دابشکردنی پارەی مامۆستایان کە پێشتر وا بڕیار بوو بە تەواوەتی بترێت بە مامۆستایان بەڵێ دیارە ئەمەش زوڵمێکە دەچێتە سەر ئەو زوڵمانی پێشوو کە حکوومەتی هەرێم دەرحەق بە هەموو چون و توێژەکانی ئەم دەڤەرەی کردووە کە پێویستی هەرێمی کوردستان و بە تایبەتیش مامۆستایان کە لە بارودۆخی ژیانیان لە حاڵەتێکی زۆر دژواردایە کە توانای ئەویان نییە بەو بڕەپارەی کە هەیە پیان دەدرێت ئیدامە بە پرۆسی خوێندندن و ئێمە ناڕزایەتی زۆر مادەر بڕیوە هاو ڕابووین لەگەڵ هەموو ئەو برا بەڕێزانەی کە پێشەوایەتی ئەو خۆ پیشاندانانیان کردووە و ئێمە لە ڕیزی پێشەوە بووین و هاوکاریان بووین و ئیدانەی ئەم زوڵمستەمەمان کردووە کە حکوومەتی هەرێم کردوەوەی کە ئێستا کراوە زوڵمێکی ترم ڕێکەوتنە لەسەر حسابی مامۆستایان و فەرمانبەرانەوە ئەم جارە زۆر جیاوازە لە زوڵمەکانی پێشوو چونکە جاران داهاتی حکوومەتی هەرێم کە خۆی ئێمە نەمان دەزانی بەڕاستی هەر لە زمانی ئەندام پەرلەمانەکانەوە و ئەوانەی کە لە حکوومەتی هەرێمەوە نزیک بوون کە دەوترانەوت دەفرۆشی و عەقدەکان دیار نییە و تەخشان و پەخشان دەکرێ و ئێمە هەر گوێبیست بووین و قەنەعەتشمان وا بوو قسەی ئەوانە هەمووی بە هەند وەردەگیرا بەڵام ئەم جارە هیچ گومانی نێشتەوە ئەو پارەی کە دانرا بوو بۆ لەلایەن حکوومەتی ناوەندەوە پارەی تەواوی مامۆستایان و تەندروستکاران بووە یعنی ئەمە هیچ کەس گومانی لەوە نەبووە و تەکید لەسەر ئەوە کراوەتەوە کە پارەکە ئەم موچەیە بە فولی بە سیستەمی فول موچە نەک بە سیستەمی ئەوەی کە ناو دەبرێت پاشەکەوتی موچە کە لە حقیقەتدا زیینی موچەیە بەمە دابش ناکرێت بەڵکو بە سیستەمی تەواو بە موچەی زیینە بێگومان زیینە تۆ کە ماڵێک بۆ من دەنێڕێتەوە پێم نادەی ئەچی لێ دێ بێگومان فەرمووت لە پرسیارەکەی پێشوو ئایا مە خەیانەتە بەڵێ خەیانەتە لە ئەمانەت
ئەمە خیانەتە دزینە هەر ناویشی لێنەی هەڵدەگرێت چونکە خیانەتە لەبەرەوەی تو ئەم ئەمانەتە درراوە بۆ مامۆستایان و تەندروستکاران نێراوە وەکم برا بە ڕێزانە ئەمەژیان پێکردەوە 2 مانگە 3 مانگە ئێمە خەریکی هاتوچۆن و ئیستینساق و بێنە و بەرە و دڵمان خۆش کراوە و مامۆستایان بە ینی تا 2 ساعاتەکانی پێش دابشکردنی موچەش ئێمە هەر بەتەماوە بووین کە سیستەمی فول وەربگرین مامۆستایان لە ساڵی نوێ چاوەڕێی موچی تاوتان دەکرد ڕەنگە خێزانی مامۆستایان و تەندروستکارانیش لەسەر ئەمە کۆمەڵێک مەسەرەن پلانیان دانابێت لەسەر ئەو ئەساسی موچ بەڵێ مامۆستایان بەحقەت زۆر دڵخۆش بوون تەنانەت زۆر جار قسەی خۆشی لە ناو کۆمەلگادا دەکرا و کاتێ دەچین داواتی مامۆستا دەبین وەڵحاصل بەڕاستی مامۆستایان زۆر دڵی ئەوان خۆش بوو کە قەرزەکانیان دەدەنەوە کە ئەو قستانەی کە لەسەریانە دەتوانن دەفعی بکەن یا مامۆستایە کە ئەوجە لەو پاش دەتوانێت لە خانوەکەی بدا یا ژیانێکی باش بۆ منداڵەکانی دابینکە بەڕاستی دڵخۆشکەر بوو بەڵام بەداخەوە هەموو ئەو تەوەقوعانە پێشەوانە دەرچووە هەر بەو سیستەمەی پێشوو کە پێ دەوتێت سیستەمی پاشەکەوتین بچە بەم شێوەیە دابشکرا کە وەش مامۆستایانی بێهیوا کرد و مامۆستایانی ناچار کردەوە جارێکە بێنەوە بڕژێنەوە سەر جادا و بە دەنجێکی دلیار هاوارکەن کە ئێمە ئەو زۆڵ مستەما هیچی کە قبول ناکەین. سپاس دەکەم مامۆستا خۆی وەرم بۆ لای بەڕێز ئێوە هیچ نیگەرانێکتان ئاراستەی عەبادی نەکردووە لەسەر ئەمە کە پێشتر بڕێز ئێوە پەیوەندیتان لەگەڵ نووسینگی عەبادی هەبووە و ئەو پێڕاگەیاند و کە موچەی مامۆستایانە دەبێت بە تەواوەتی دابەش بکرێتی نیگەرانێکتان گەیاندووە بە عەبادی هەر خۆپشاندان و ناڕزایی ئەمڕۆمان ڕژانە سەرشەقامی مامۆستایان و کارمەندانی تەندروستی تعبیر بوو لەو نیگەرانی کە مامۆستایان و کارمەندانی تەندروستی هەیەە لەو جۆرە لە مامەڵەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کە دوولایەنە ڕێکەوتون بۆ ئەوی موچەی مامۆستایان و فەرمانبەرانیش ینی هەر بەو شێوەی ڕابردوو دابش بکرێ و بۆ ئەوەش بە دڵنیاییەوە ئێمە داوای دیداری عەبادیمان کردووە و ئەگەر سەر بگرێ لە نزیکترین کاتە ئەو دیدارە ئەنی بەنیازن سەردانی بەغدا بڵێ بێگومان چونکە پێمان وایە تا لە نزیکەوە سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاستیە و ئێستا دەسەڵاتی یەکەمی سیاسی و دارایی ئەم وڵاتەی بەدەستە و ئەمانیشە چی هەبوو تەسلیمی حکوومەتی عێراقیان کردووە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە و شکستە گەورەی کە بەسەر خاچی ئەم وڵاتەیان هێنا لە 150 خاچی ئەم وڵاتەیان تەسلیمی حکوومەتی عێراق کردەوە لە ئێستا هیچ شتێک نەماوە بەوەی کە بەڵێ بەس ئێستا وەکو ئەنجومەنی مامۆستایان ناڕازی پلانتەوەیە کە سەردانی عەبادی بە دڵنیاییەوە ئەمانەوێت لەبەرەوەی ئێستا پێمان وایە هەروەکو لە ڕابردووتم خیانەتێکی گەورەمان لێکراوە بەڵام ئەویش بەشداری بۆ نمونە لەو زوڵمەی کە لە مامۆستایان ئەگەر ئێوە بە زوڵم ناوتان برد خودی عەبادیش بەشدارین لەم ڕێکەوتنەی کە کردوویەتی لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم لە ڕاستیە ئێمە بە دڵنیاین لەوە کە ئەمان ناچاریان کردو حکوومەتی عێراق کە بەو شێوەیە چونکە ئێمە پێ دەڵێم هەتا 18 مانگ ئەوەی دڵنیا کراینەوە کە موچەی مامۆستایان و تەندروستکاران بە شێوازی تەواوەتیەت و بە هیچ شێوەیەک باسی پاشەکەوت نەبووە هەموو هەواڵانە هەتا لەو بەڕێزانە کە لەوێ نوێنەرانی کورد جەختمان لێ کردەوە دڵنیاییان یانێ بە ئێمە کە ئەو موچەیە بە شێوەی تەواوەتیەوە بە هیچ جۆرێک پاشەکەوتی لێ ناکرێت بۆیە دڵنیاین ئەمان لەژێر فشارە چونکە پێمان وایە عەبادی دوجار هەر سیاسە دەکا و احتیمالی زۆری هەیە مانوا دیوان پێیا بێ کە لە هەڵبژاردننی داهاتوو کە ئەو بەنیازیەوەیە کە خۆی کاندید بکاتەوە بۆ خولێکی تربێتە سەرۆکوەزیرانی عێراق بە جۆرێک لە جۆرەکان سازشیان کردبێ و ڕێکەوتنی ژێربەژێر و نهێنیان کردبێ بۆ ئەوی ئەم مافەی خەڵکی کوردستان و بەتایبەت موچەخۆران دیزە بە دەرخۆنە بکەن بەڵام بە دڵنیاییەوە ئێمە بێدەنگ نابینەوە ئەمڕۆ هەنگاوی یەکەممان دەست پێ کردووە و لە داهاتوو خۆناغی گەورەی خەباتی ناڕەزایی مامۆستایان و تەندروستکاران و هەتا خەڵکیش لێرەشەوە داواکەین لە مامۆستایانی سەربەرزی شارەکانی دوهۆک و هەولێر و تەندروستکاران و خەڵکی ناڕازی لەم دەسەڵاتە کە بەڕاستی لە دنیای وێنەی نەبووە لە ماوەی 26 ساڵی ڕابردووە ئەوەی خەڵک چاوەڕێ بوو لە دەسەڵاتی خۆماڵی کوردی کە ژیانی خۆش بکاوە ساڵ بە ساڵ بەرەو باشتری ببەرێ بەڵام ئەوەی ئێمە بینیمان ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ خەڵکی کوردستان و خەڵکی ئەم هەرێمە ئەچوو بە ناخی چۆنەڵێ بێهیوایی و بێئومێدیە ڕۆچوو ئەوەی بینین ئێستا جۆرێک لە ناومێدی و لە بێهیوایی سەر تاسەری خەڵکی هەرێمی کوردستانی کردووە هەتا باوانش بارودۆخیان باشە و لە ئێستادا دوو کەرتی گەورە کە کەرتی پەروەردە و کەرتی تەندروستین دوو لە گرنگترین کەرتەکانی
ژیانن بۆ هەر کۆمەڵگە و هەر دەوڵەتێک لە ئێستا بە تەواوەتی لە هەرێمی کوردستان پەچی کەوتووە یعنی بۆیە هەر لێرەوە بانگەوازەکەین لە هەر کەسێک کە زەڕێک ویژدانی تایە هەستی بەرپرسیارەتی تایە لەم هەرێمە بێ بەدەم کەرتی پەروەردە و تەندروستیەوە با پەچی نەکەوێ ئێمە وەکو بینیمان کە هەر وەکو دکتۆری بەڕێز فەرمووی چەند وەختە ئەمانیش تەحملیان کردووە سەبریان کردووە کە لەوەی کە ناوەندە تەندروستیە گرنگەکانەوانەی کە بەستراوەتەوە بە ژیانی خەڵکەوە پەشی نەکەوێ بەڵام بینیمان خەستەخانەی هیواش کێچێکە لەو خەستخانانی زۆرترین خەڵکی دەردەدار و داماوی ئەم وڵاتە ڕووی تێیەکا بە ناچاری کارمەندان و تەندروستکاران هاتنە دەرەوە لەبەرەوەی بەڕاستی بێحورمەتیەکی لە ڕادە بەدەرهەیە لەلایەن ئەم دەسەڵاتەوە بەرامبەر بە خەڵک ئەو خەڵکانەی کە بەڕاستی خزمەتی خەڵکەکەن و بە هیچ جۆرێک بار نەبوون بەسەر بودجە و بەسەر سامانی گشتی ئەم وڵاتەوە بۆیە داوا ئەکەین هەر کەسێک دڵسۆزە بە جددی فشارکە بە تایبەتی حیزبە سیاسیەکان جگە لە یەکێتی و پارتی کە فشاری جددی بکەن واز لە بەیان نامە و لە قسەی گەورەی سەر شاشەکان بێنە ناو خەڵکەوە داواکارەکانی خەڵک بە هەند وەربگرن و بچن بەدەم ئەم جۆرە لە ناڕزایەتیەوە تا ئەوەی هەشە لە دەست دەردەچووە چونکە دڵنیا دەکەمەوە ئەم جارە و ڕێی و ناڕزایی خەڵک کۆتایی بەم جۆرە لە حکومڕانیە هێنێ بۆیە وا باشترە ئامۆژگاریان بکەن بیانێنەوە سەر ڕێگەی ڕاستوکە ئێمە دڵنیاین ئەمانە پارە هەیە لەم وڵاتەیە داهات هەیە سامانی گشتی وڵات بەشی ئەوەکە بەشێگەر بە شێوەیەکی عادیلانە ئەو هەموو گەندە خۆر و حرام خۆرەی لێجیا بکرێتەوە بە دڵنیاییەوە بەشی خەڵکی ڕاستەقینە و موشەخۆری ڕاستەقینەکە. سپاس دەکەم کاو مەرگە بگرم و لای بەڕێز سەبارەت بە ڕۆڵی سندیکای تەندروستکاران چییە کە ئێوە سندیکایەکتان هەیە سندیکایەکی گشتی لە کوردستانەوە ڕۆڵی وەزارەتی تەندروستی چی بووە لەو ناڕزایەتی کە تا هیچ وەڵامدانەوەیکی داواکاریەکانتان هەبوو وەکو تەندروستکاران؟ بەداخەوە ئێمە سندیکای کارمەندانی تەندروست سندیکاکانی کارمەندانی تەندروستی با بڵێن گروپ و ڕێکخراوەکانی ناوناوەندی تەندروستی بە شێوەیەکی بەو شێوەیە یان تۆکمەنیە و یەکگرتوونی و لەژێر چەتری سندیکایەکی شەرعیان نییە بۆیە تا ئێستا لەوانەیە ئەگەر کەم تاکورتێک لە دەنگی کارمەندی تەندروستی تەواو نەگەشت بێتە پەیامەکەی بە تەواوەتی نەگەشت بێ ئەوەیە کە سندیکایەکی تۆکمەنیە هەموو کارمەندانی تەندروستی و یا ئەوانی کە ناو دەستگا تەندروستیەکانە کارەکەن بیانگرێتەوە نەیانتوانی و داکۆکی لە مافی تەندروستکاران بکەن بەدڵنیایی نەیانتوانیوە لەبەرەوەی ئێستا چەند سندیکایەک و چەند گروپ و ڕێکخرا و ناوەندێکی هینەیە جا ئێمە ئێستا لێرە ئەگەر ئێمە باسی موچە بکەین بەدڵنیایی هیچ ڕۆژێک لە دوای 2023 هیچ ڕۆژێک نەبووە ئەم بەناو حکوومەتی هەرێمە کە لەم کوردستانە هەیە نەتوانێت موچە دابەش بکە هیچ ڕۆژێک یعنی قەیران شتێک نەبوو بە ناوی قەیرانێک کە خۆڕسک بێ قەیرانەکە هەموو قەیرانەکان دروستکراون ئێستا و متمانەتان بەوەیە کە حکوومەت پارەی نەبێ بەدڵنیایی ئێستا ئێمە باسی موچەی عەبادیش نەکەین ئێستا بە دەمی خۆیان ئەڵێن 370,000 بەرمیل ئەنێرین 370,000 بەرمیل لە بینی 350 بۆ 370,000 بەرمیل ئەگەر ئێستا حسابی بکەی بە سعری ئەمڕۆ حسابی بکەی زیاد لە 550 ملیۆن دۆلارەکات بەشی موچەی هەموو جگە لە داهاتی ناوخۆ و یارمەتی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە ئەگەر دابەشی بکەی بەشی هەموو موچە ئاکات لەبەرەوە ئەوانە مهمەوەی ئەم سێ مانگە کە باسی نەکراوە کوانێ داهاتەکەی بۆ کێ ڕۆشتووە ئەی بۆ ئەگەر هەیئەتێک هەیە بە ناوی حکوومەت بۆ ناڵێ ئەمە چی لێکراوە چی لێ نەکراوە بۆچی هەموو کەسێک بڕوات کلیک بکات لەسەر داتاکانی زانیاری نەوتی عێراق ئەتوانێ بە ئاسانی بیدۆزێتەوە ڕۆژانە چەند بەرمیل ئەڕوا و چەند ئەفرۆشێ و چەند ڕات و چەندێت بۆچی ئێمە چەند ساڵە نزیکترین لێپرسراوی حکومی نازانێ داهاتی کوردستان بەگشتی و نەوتەکە بە تایبەتی بۆ لەبەر ئەوە ئێمە بڕوامان بەوە نییە بە هیچ شێوەیەک بڕوامان بەوە نییە کە پارە نەبێ و بەش نەکەی چی لێکەن بە بۆ چوونیەوە بە دڵنیایی بە ناوی ترەوە پارەسپیکردنەوە یعنی چی بە ناوی ترەوە ئەبرێتە دەرەوە ئەچێتە سەر حسابی شخصی لێپرسراوانی تایبەت کە بەداخەوە ئەیدزن کە من بەو شێوەیەڵم ئەیدزن بەڵێ وایە چونکە هەموو کەس دەزانێ و کۆمپانیای تایبەتیان هەیە و بە شێوەیەکی ناشەرعی پارەکان ئەبن بڵێ وەزارەتی تەندروستیشی لە وەڵامدانەوەی داواکاریەکان ئەمڕۆ هەبووی وەزارەتی تەندروستی لەبەرەوەی
کە لێ پرساوێک لە ناو ئەنجومەنی وەزیرانە ئێمە تا ئێسا هەڵوێستیمان نەبینیوە کە تایبەت بە کارمەندانی تەندروستی بە شێوەیەک بێت کە بەرگریکار بێت کە جێگە دەستی دیار بێ بۆ ئەم گێڕانەوەی موچە و لابردنی ئەم پاشەکەوتن لەوانەیەک لە مراولا باز بکەن بڵێن ئەوە ئێمە پارەی هاندانمان کردووە نازام چی دواتر قسە لەسەر مەسەلیان سوپاس دەکەم ماوەسەناو بڕێکم هەیە دواتر دەگەڕێم وەلای بەڕێزت کاتی زیاترتان پێدەن بەڵێ بینەرانی بەڕێز ناو بڕێک و دەگەڕێنە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بووە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێ تەکراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتین. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا مستەفا گەربگەڕێم لای بەڕێزت سەبارەت بەوەی کە تاکەی مامۆستایان لە بایکۆت بەرداوام دەبن. ئەمڕۆ وەزیری تەندروستی باسی لەو کردو کە دوای نەورۆ سپێرات چوونەوە بە سیستەمی پاشەکەوت دەکەن. ئێوە بڕواتان بە بەڵێنەکانی حکوومەت هەیە چونکە لە 2016ەوە دوایەوەی کە سیستەمەکەیان داێنەوە دەڵێن پێرات چوونەوە دەکەن. بەڵێ دیارە مامۆستایان سوورن لەسەر ئەو هەڵوێستانی خۆیان و ئەو ڕۆژ لە شعار و دروشمەکانیاندا لە هاوارەکانیاندا هەر ئەوە دەدرێژایەوە و ئەوە دەردەکەوت کەوان بەردەوام دەبن لە قبولمەکردنی ئەو هەموو زوڵ مستەمەی کە هەیە و بەنسبەت ئەو وعدانی کە حکوومەتی هەرێم دەیدا ئێمە بە حەقەت دەستمان لێ شردووە چەند جار و سەدەها جار ئەو وعدانی دا و ڕاست دەرنەشوە کە بە حەقەت ئەمە یەکێکە لە
شکستەکانی پەروەردەی ئەم بەرپرسانە کە لە ئاستی قسەکانیان دانین لە ئاستی وعدەکانیان دانین لە کاتێکدا سیستەمی پەروەردەی وات پێ دەڵێ کاتێک کە تۆ قسە دەکەی لەگەڵ هەر کەسێکا بێ ئەگەر ئینسانێکی سادەشبی دەبێ قسەکە تۆ کوسەنە دوا بێ قسەکە جێبەجێ بکەی چجا ئەوەی کە بەرپرسێکی گەورە بی لەگەڵ میلەتەکەی خۆت قسە بکەی کە ئەوە قسە ناکەم تا نهێن مەدی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم الرائد لا یکذب قومه ئەمە گەورەترین بنەمای پەروەردەیە سەرکردەی وڵات نابێ لەگەڵ میلەتەکەی درۆ بکە ئێمە چەندەها جار ئەم درۆ دەرسانەمان دیت و هەر ئەو وعدانەی کە جەنابتان لەوانە لە ڕێ عەلامەکانەوە بیستوتانە کە کاکنێکی دەگوت ئەگەر سعرینەوەت بەرز بووە ئێمە پێداچوونەوە بە سیستەمی موچەدا دەکەین کە ئەو یان ئەگەر ئەوسا شەڕی داعشمان بەم لەوەیە بۆیە ناتوانین ئەمڕۆ توی بە خۆراگر بن دۆخی دارایی و خۆی لێتەوە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت پامێکی بە بۆنەی ساڵی نوێ بڵاو کردو ئاماژەی بەوە کردبوو خۆراگر بن دۆخی دارایی باش دەبێتەوە مەلاخە بەچ خۆراگر بێ مامەستا دەی خۆراگرە تا ئەو کاتەی کە موچەکەی پێدەدرێت ینی بەلا تەژبیلانە نازانم نمونونەکەم چەند لە جێ خۆیدایە خۆ مامەستایان کە ئەم بایکۆتیان ڕاگەاندووە چەندیان پێ ناخۆشە کە موچیان پێ نادرێت ئەوەندەیان پێ ناخۆشە کە ناچن هۆڵەکانی خوێندن یعنی ئەوان بە ئاواتی ئەوەن کە بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن بەڵام بە ئیمکانیەتەوە بە هێزێکەوە کە بتوانن بە حاڵەتێکی دەرونی دروستەوە بتوان بچنەوە هۆڵەکانی خوێندن و ڕۆڵەکانی ئەو خەڵکە پەروەردە بکەن یعنی ئەگەر بنمونە بهێنمەوە وەکو عەرزم کردی سیارەیە کە بنزینی تێدانین بە چۆن دەتوانێت بڕوات یعنی مامۆستا پارەی پێ نییە مامۆستا ناتوانێت ژیانی و ڕۆژانی خۆی دابین مامۆستایەک ئێستا قوتابیەکەی ڕۆڵەکەی لە دەرەوە شار دەخوێنێ یا لە ناو شار دەخوێنە دەبێ لانی کە پارەی پاس یا پارەی تاکسی بدە پێی نادرێت یعنی ئەمەیە کێشەکە مامۆستای پارەی پێ نییە مامۆستای خۆ لە خۆشی خۆی بایکۆتی نەکردووە مامۆستا لەگەڵ خوێندنگای وەکو ئاو و ماسی وایە بۆ یەکتر بەبێ خوێندن یعنی بە حەقەت مامۆستایانش تووشی حاڵەتێکی دەرونی بوو لە ماڵەوە لەسەر جادە کە شوێنی مامۆستا سەرجادە نییە هاتوو هاوار نییە شوێنی مامۆستا قوتابخانەکانە هۆڵەکانی خوێندنە کاری مامۆستا پەروەردەکردنە بەڵام بەداخەوە ئەمانە وەکو وتم خوان لە ئاستێکی نزمیش پەروەردەیدان بۆیە دەرک بە گرنگی پەروەردە ناکەن ئەجینا پەروەردە و تەندروستیش ئەم دوو سێکتەرە گرنگترین سێکتەری هەر وڵاتێکن کە ئاسایشی وڵات تەندروستی وڵات پێشکەوتنی وڵات لەسەر ئەم دوو سێکتەرە بەندە یعنی تاوەکو پاشەکەوتەکە کۆتایی پێنێ مامۆسایان بەردەوام مامۆستایان ناتوانن بە قەنەعەتی من ناتوانن و ئەو ڕۆژ هەر ئەوان دەوت ئەجینا ئەمە لە حەقەتدا پێمان ناخۆشە کە بایکۆت کراوە و تەمەنامان دەکرد کە موچەکە درابە و ئێستا مامۆستایان لە ناوەڵەکانی خوێندن نافۆتێت زۆر لە ئاست ئەگەر حکوومەتی هەرێم و حکوومەتی و عەبادیش کە من بە حەقەت بە بەرپرسی دەزانم ئەویش ناتوانرێ خۆی لە بەرپرسیارەتی بدزێتەوە بەرپرسیارەتی ئەوەی کە ئەو تا آخر لەحزەش تەکیدی ئەوەی دەکردەوە کە موچەی تەواوی مامۆستایان دەدرێتە دەستی خۆی کە دەبوو واش بات ئەدوا الأمانات إلى أهلها ئەدوا الأمانات إلى أهلی ئەو موچەیە چێ بوو مامۆستایان و تەندروستکاران بوون موچەی ئەوانە بوو کەوترا بە حکوومەتی هەرێم کەویش بەو سیستەمی کە پێدوێتی پاشەکەوتی موچەیە کە من ناوم لە ناوە سیستەمی دزینی موچە بۆ سیستەمەدا بەشی کرد و مامۆستایانی بێیوا کرد بۆی مامۆستایان لە حەقیقەتدا من پێم وایە هیوادارم هۆڵەکانی خوێندن زوو چارەسەر بکرێت مامۆستایان بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن بەڵام ئەگەر وەزعەکە بەو شێوەیە بەردەوا بێ حکوومەتی هەرێم گوێی خۆی لێ بخوێنێ و حکوومەتی مرکزیش لە ئاست بەڵێن و وعدەکانیدا نەبێت بۆیە بە هەردووچیان بەرپرسن لە چارەسەرکردنی ئەم دۆخە و دەوێت بە زووترین کات دەفریاکەون چونکە لە وەرزی دۆمەوە لە حەقیقەتدا دەوام نەکراوە ئەگەر دەوامێکی کەم تا کورتیش هەندێک مەکتەب گەڕابنەوە بە نیوە ناچڵی هەندێک مامۆستا چوونەوە هەندێک نەچوونەوە ئێستاکە لە دوای نەورۆز لەوانەیە ئەوانەی کە داوامیشان کردبێتەوە دیسانەوە بگەڕێنەوە سەر شەقام و دەنجی ناڕزای بەرزکەنەوە ماوەساک و سەبارەت بۆی کە پێتان وایە دووبارەکە لە ساڵی نوێ سیستەمی پاشەکە و جارێکی تر سەپێنرایەوە نەورۆزی ساڵی نوێ لە مامۆستایان تێکدا ئەم ساڵ یاخود پێشتر بەڵێنی زۆر لە نەورۆزەکانی تر باسی سەربەخۆی دەکرا ئەم ساڵ هیچ بەڵێنێکی بەرپرسان نەبوو بۆ مامۆستایە وڵی بەگشتی خەڵکی کوردستان باوەڕ و متمانەی بە لێدوان و بە پیرۆزبایی و بە ئەو لێدوانانە نەماوە کە ئەم بەرپرسانی ئەم وڵاتەیەن ئێمە لە سەردانێکمانە بۆ لای سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە سیانزەی یەکی ساڵی 2017 وەکو ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لەوێ سەرۆکی حکوومەت دوای ئەوەی زۆر ئیلحاحمان کرد کە موچەی مامۆستایان لە سیستەمی پاشەکەوت لەم سیستەمە ستەمکاریە کە داهێنراوی دەسی دەسەڵاتی کوردیەکە لە دنیا لە مێژی حکومڕانیا وێنەی نییە هەڵبگرن
ئەو وتی من ناتوانم لەبەرەوەی لە ئێستا شەڕی داعشمان هەیە لەبەرەوەی لە ئێستاە ئێمە لە ژێربارێکی قورسی داراییین ناتوانین تەنها شتێک کە ئەتوانم بەڵێنتان پێبم ئەوەیە کە موچەکانتان لە کاتی خۆیان وەربگرن بەڵام بەداخەوە لە وەشا درۆی کرد و ڕازگۆ نەبوو لەگەڵ مامۆسایان و خۆرانە نەخێر ئێمە دوێنێ کە 1920 بووە چارەکە موچەی مانگی یانزەی ساڵی 2007 وەرگیراوە کەواتە ئەمانە ڕازگۆنین لە هیچ بەڵێن وادەیەکە کە بە خەڵکی کوردستانەیەن بۆیە خەڵک متمانەی بەم جۆرە لە دەسەڵاتداران نەماوە و ئەمانەش بەڕاستی لە ژیانی خەڵک بێ ئاگان یعنی وەزیری پەروەردە قساکە لێ خەڵک ژیان یا پەروەردە لە زۆر وڵات باشترە یا بە هەنێک بەرپرس یەتە سەر تیڤیەکان و لێ ژیانی خەڵکی ئێرە بە بەراورد بە زۆر وڵات باشە ئەمانە زۆر بێ ئاگان زۆر لە خەوی غەفڵەتان بەڕاستی لە ژیانی خەڵک ئاگادار نین و ئەمانە ئێستا ئەمڕۆ کە نەورۆز بووە سەرقاڵی کەیف و سەفا و ڕابواردنی بەڵام کە وەزیری پەروەردە باسی کردبوون باردۆخی خەڵک لە باسی سووریا کردووە باسی سعودیە دەکا باسی ئیمارات دەکە هەر وەکو کوردستان نیە بەڕاستی زۆر بێ ئاگایە لە ژیانی خەڵک و لە ژیانی خەڵکی ئەو وڵاتانی کە ناوی هێناون هەموو خەڵکی کوردستان و خەڵکی دنیا زانێت دۆخی خەڵکی ئیمارات لە چ دۆخێکە و پەروەردە و فێرکردن ئەو ئیماراتی کە جەناوی باسیەکە لەوێ ئێستا نووسین لەسەر کاغەز هەر نەماوە لە قوتابخانەکانە لەبەر ئەوە پێم وانە هیچ کەس جگە لە خۆی باوەڕ بۆ قسانە بکە و وەزیری پەروەردە ئەگەر وەزیرێکی خەمخۆر بووە لەم دۆخەیە کە بۆ ماوەی 2 مانگەوە ساڵی ڕابردووش ماوەی 100 ڕۆژ خوێندن لە ناوەندەکانی خوێندن وەستا بوو مناڵانی کوردستان بێبەش بوون لە خوێندن ئەبوو دەستی لە کار پێشایەتەوە بەڵام لەبەر ئەوەی ئەو کادرێکی حیزبیە و پۆستێکی وەکو امتیاز پێدراوە لەبەرەوەی لەوێ حەزی بە وەزیری بووە هیچ پسپۆڕێکەی ناچێتەوە یەک ڕۆژ مامۆستایەتی نەکردووە و لە ژیان و دۆخی مامۆستا و گوزەرانیان ئاگادار نییە لەگەڵ ڕێزما ئەبوو دەستی لە کار پێشایەتەوە وەکو کەسێتی ڕێزم هەیە بۆی بەڵام بەداخەوە هیچ ئاگادارێکی لە ژیانی خەڵک نییە و لە ژیانی مامۆستایان نییە ئەگەر نا مامۆستایان لە خۆشییان نییە کە ناسنەوە بۆڵەکانی خوێندن ئەو ساڵی پاریش بیرمە ئەیوو دەمانە چەند خەڵکێکی کەمن و بەڕاستی بەم جۆرە مامەڵە لە کاتێکە وەزیری پەروەردە مامۆستایان و تەندروستکاران و موچەخۆران ژیانیان وەستاوە من لە جەنابیە پرسم مامۆستایەکی وانە بێژ لە شارە زور باشە مامۆستایەکی گرێبەست لە شارە زور کە 500,000 هەبووە بۆی کراوە بە 250 بەم سیستەمە سەقەتەی کە حیزبەکەی ئەو یەکێتی دایاننا و هەندێک خەڵکی تریش دەنگیان پێیە باشە بە 250,000 با بەکرەی سیارە کە ئێستا وەریشی نەگرتووە هی مانگی 10 ساڵی ڕابردوو ئاخر چ وەژدانێک کە چ ئینسانیەتێک ئەمە بتوانێت بچێت دەوام بکە لەبەرەوە پێیان وانە بێ مامۆسایان لە خۆشیایە ناسنەوە بۆڵەکانی خوێندن مامۆسایان ناتوانن بایکۆت بژاردەی مامۆسایان نەبووە تکایە خەڵکی کوردستان هەموو ئەوانەی کە لەمە تێنەگەیشتون تێبگەن کە بژاردەی بایکۆت بژاردەی مامۆسایان نەبووە و هەر ناوەکەشی بەڕاستی قێزەونە بەنسبە دێمەوە مامۆسا هەبووە لە 15 ساڵی ڕابردووە کە لە ناوەندەکانی خوێندن بۆ یەک ڕۆژ مۆڵەتیشی نەبووە چ بگا بەوەی کە غیاباتی هەبێ بەڵام ناتوانێت بەڕاستی بچێتەوە سپاس دەکەم مامۆساکۆ کاومەرەگە بگەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەمڕۆ وەزیری تەندروستی لە لاپەڕەکەی خۆی لە فەیسبوک باسی لەوە کردبوو کە بە پەیوەندی بە وەزیری دارایی کردو دوای نەورۆز هاندانی کارمەندانی تەندروستی دابەش دەکرێت ئەم هاندانە کۆتایی بە بایکۆتی ئێوە وەکو کارمەندانی تەندروستی دەهێنێت سەرەتا حەزەکەم باسی ئەو بەڵێنانەیەک باستان کرد کە بەڵێنی بەرپرسان چۆنە هەر لەو بەڵێنەیە کاکە لە سەروبەندی هەڵبژاردنەکانە ئەیان ئێمە کۆمپانیایەکی نەوتی کوردیدا ئەنێن کە هەموو کەسێک لە کوردستانە پشتیە بێ لەو کۆمپانیایە ئەوە جا بزان وەرە ئێستا بزانین بەراوردی کەین بزانین ئەو بەڵێنە لەگەڵ ئەم واقعی ئێستا لە چیایە سەبارەت بە ئەو پارەی هاندان ئەمە بەرپرسانی تەندروستی ئەمە یەکەم جاریان نییە بەڵێن بن لەسەر پارەی هاندان یەکەم جاریان نییە چەند جارێک وتویانە بەس بڕ پارەکە بۆی لای بینەران ڕوونەوەندە زۆرە کە کارمەندانی تەندروستی ینی ئێستا بۆ باش بکەم ئەم جارێک کە ئێستا لێرەیە کە بەو شێوەیە کە ئەو هەموو تووڕێی و ناومێدی کارمەندان و پزیشکانی ناوەندی تەندروستی کە هەیەتی ئێستا باسی پارەی هاندان ئەکەن ئەم پارەی هاندانە کە پێشتریش کە بەو شێوەیە کە بەداخەوە ئەوە یعنی وەکو مناڵ خەڵەتێنەوە بوو لەگەڵ ڕێزمە چونکە پارەیەک تۆ لە هەموو سنووری پارێزگای سلێمانیە ملیارێک و 100 ملیۆن دینار بۆ
کارمەندان بەز هەندانە چند دەکەێت سە بۆنم بە هەر کارمەندێکی تەندروستی دەدرێت چەندە بۆ ناوشەر بۆ دەرەوە زۆر بەداخەوە وا بڕیار بۆ کە هەمومانیەک ئەو هەندانە بەردەوام بێ لە ساڵانی ڕابردووە کە ئێسا بڕۆ لە کارمەندی تەندروستی پرساڵێ من لەوانەیە تا ئێسا 2 جار یا 3 جار وەرم گرتووە کە گوایە ئەمە جاراژ وەریان گرتووە هەیە 20,000 30,000 50,000 100,000 بەو شێوەی وەرگیراوە کە بەڕادێکی جیاواز کۆتایی بەبای کۆت نایەنێ ئەمە نەخێر باوەڕمەکە کە ئەوە بە هیچ شێوەیەک کە ئەمڕۆژ دووپات کرایەوە لەسەرەوەی کە پارەی هاندان بە هیچ شێوەیەک باز نەکرێت کە ببێتە ئەوەی کە ئێمە سارد کاتەوە لە مانگرتن لەبەر ئەوە هەر بەراورد ناکرێت لەگەڵ ئەو موچەیە کە هەبووە بەس بۆ ئەو بڕێی کە کارمەندانی وەزارەتی تەندروستی باز لەوەکە کە بودجەکان 50 ملیارە حکوومەت ئێستا توانای نییە کە 50 ملیار بەوێ پاشەکەوت ینی بدات کۆتایی پێبێنێ بۆ نم بەڕێز دەڵی لە شوێنە ئەستێرەکانیش مەسەرەن بایکۆت کرا بۆی هاوڵاتیان نەبنە قوربانی وەک پێشتر باسمان کرد حکوومەتی هەرێم توانای هەیە موچە بەبێ ئەم سیستەمی بەناو پاشەکەوتە بدات یعنی پارەی زیاتریشی هەیە لەبەرچی لەبەرەوەی کە ئێمە حسابمان کرد ئەڵێن بە زمانی خۆیان کە ئەڵێن 370,000 بەرمیل ڕۆژانە ئەڕوا ئەگەر حسابی بکەی ئێسا بەرمیلی $90 لەسەر و $60 لەبەر ئەوە ئەمانە هەمووی چاواشەکاریە بەڵام پێ دوای ئەگەر پارە هەبێ بەرپرسانیانی چێژ لە وەرگن خەڵک ئازار دەن پارە نەدەن بۆ فەرمانبەرە بەڵێ بەدڵنیایەوە پارە هەبوو نەشیانیاوە ئێستاش ئەزانین کە هەیە و نییە مەسەلە چێژ وەرگرتن نییە ئەمە بە شێوەیەک لەسەر بنەمای برسیکردن لەسەر بنەمای شوێن کەوتن موچە دابەشەکەن لە کاتێکە بۆ ماوەیەک موچە بۆ کارمەندی هەموو کارمەندان ئەدرا وەختێ بیریان لێ کردەوە کە ئەمە ئەم موچەیە بەو شێوەیە بدرێ بە کارمەند و بە هەموو فەرمانبەران کەواتە ئێمە شتێک نابێت یەکێک بێت لە شوێنمان کەوێت لە انتخاباتەکانە دوایی بەچی دەنگمان بات لەبەر ئەوە حەزەکەم متەواڵکەم بۆیە بەو شێوەیە کە ئەم هەموو موچە بندیوارانیان بۆ ئەوانەی کە لەگەڵ خۆیان نزیایان کردووە بۆ ئەوەی کە ڕۆژان لە کاتی بیانەوەچوانیان لە کاتێکمەوە سەبارەت بە چارەسەر ئێستا چارەسەر چییە بۆ خەڵکی کوردستانێنی بژاردی چییە بۆ چارەسەری موچە کە بەم شێوەیە پاشەکە و تەر بەردەوام دەبێت چی بکرێت بەڵی من چارەسەرەکە پێم وایە ئاسانە بەڵام هیمەتی دەوێت ئێمە لێرەوە داوا لە هەموو کەس و کاری خوێندکارەوە لە هەموو جەماوەری خەڵکی کوردستان دەکەین کە یەکدەنگ بن پشتیوانی مامۆستایان بکەن بۆ ئەو زۆڵ مستەمە نەمێنێ لە سوکاری قوتابیان لە سەرتاسەری کوردستان و هەموو چون توێژەکان بە یەکدەنگ ئەو زۆڵما هەر تەنها لە مامۆستان ناکرێت لە هەمووان دەکرێت لە ڕوو شەرعیشەوە ئێمە بەرپرسیارین هەموو تاچێکی ئەم کۆمەلگایە بەرپرسیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فمن لم يستطع فبلسانه فمن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان بوشي من واتهموا من چه ظلم مستم چه منکری چش لظلم مستم گەورەترە و پێغەمبەری خوا بە ئەدەمی ئەم فرمودەش باسکەم کە پێغەمبەری خوا دەفەرمێ من لم يهتم بأمور المسلمين فليس بمسلم بۆیە بەڕاستی ئەوانەی گوێی خۆیان خەواندووە هەڵوێست وەرناگرن لەم حکومەتە پێویستە بە هەمویان هەڵوێست وەربگرن فشار دروستکەن لەسەر ئەم حکومەتە دووەم پەیام بۆ حکومەتی هەرێم خۆەتی کە ئەگەر بێت و چارەسەرێکی ئەم وەزعانەکە ڕاستە ئێستا مامۆستایان و کارمەندان و پرۆسی پەروەردە زەرمەندان بەڵام نەتیجە خۆیان دەگرێتەوە خۆیان دەگرێتەوە چۆن لەبەر ئەوەی پەنجێکی کوردی هەیە دەڵێ هەموو شتێک لە باریکیدا دەپسرێ بەڵام زۆڵ مستەم لە ئەستوریدا دەپسرێ گەشتوتە ئەوەی بپسرێ بەڕاستی ئەگەر خۆیان دەفریا خۆیان نەکەون دەفریا ئەم پرۆسی پەروەردە و ژانی مامۆستایان و فەرمانبەران نەکەون سەری خۆیان دەگرێتەوە نەتیجە خوای گەورە دەفەرمێ وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون جا بۆی نەگاتەوە حاڵەتە با دەفریا پرۆسی پەروەردە و مامۆستایان سوپاس مامۆستا بە کورتی چارەسەر چییە خەڵک لە بەردەم کۆمەڵی هەڵبژارنە دەکرێت لە ڕێوە هەڵبژارنەوە چارەسەری موچە بکرێت بە کورتی بێت لە ڕاستیە سەرەتا وەک ڕوونکردنەوەیەک سەبارەت بە هاندان بەڕاستیەوە سوکایەتیە بە مامۆستایان و بە تەندروستکارانی ژانی مامۆستایەک بە نمونە بیێنینەوە ملیۆنێکی هەیە ملیۆنێکی هەبووە لە ڕابردووە تۆ 300 بۆ 350 هزاری
دەیتێ نزیکەی 500,000 لێ بڕێویتەوە بە 100,000 منەتی بەسەرا بکەی و بۆ مەسلەی چارەسەریش بەڕاستی زۆر ئاسانە هەر ئەم شەو ئەو ستەمە گەورەی کە لە خەڵکی کوردستان لە موچەخۆرانیان کردووە هەڵی بگرن موچەی بێ پاشەکەوت بن بە مامۆسایان و تەندروستکاران بە دڵنیایی و 25 مانگ هەر هەمومان لە دەوامین و هیچ کەسێک نامێنێ بایکۆتی هۆڵەکانی خوێندن و ناوەندەکانی تەندروستی بکە لەبەرەوە چارەسەرەکەی زۆر ئاسانە و بۆیەش هەموو حیزبەکان و خەڵکی کوردستان دڵنیا ئەکەینەوە فەوتانی ساڵێکی خوێندن لە ئەستۆی سەرۆژی حکومەت و جێگرەکەیەتی و هەر کەسێکی دڵسۆزە بێ بەدەم مامۆسایانەوە بۆی خۆپیشاندانی گەورە بکەن بە کورتی بێگومان بەردەوامە بین لەم خەباتی مەدەنی تاکە هۆکارە بۆی بگەین بە ئاماژەکان کاومەر نیخورەکیش بۆ بەڕێز چارەسەر ئەگەر بە کورتی سپاس داوا لەسەر جەم پزیشکان و کارمەندانی تەندروستیەکەین بە هەمان گوڕوتینی دوێنەوە ئەمڕۆ بەردەوام بین لەسەر مانگرتن و هەر کارەساتێکی ژڕوو بات ئەوە لە ئەستۆی ئەم بەناوهەیەتەوە کە پێڵەن حکوومەت و داواکارین کە ئێمە سوور بین لەسەری بەردەوام بوونمان مایەی سەرکەوتنمان سپاس بۆ هەرسێلاتان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارم تا بەرنامەیەکی دەرخواتان لەگەڵ سپاس